لە کاتێکدا ناڕەزایەتیەکان دژی دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامەنووس و چالاکانی بادینان لە فراوانبوونی بەردەوامدایە. لە بری پاشگزبوونەوە لەو بڕیارە هەڵەیە چەند چالاک و ڕۆژنامەنووسێکی دیکەش لە سنووری بادینان بە هەمان تۆمەت فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە. ڕێکخراوێکی بواری مافەکانی مرۆڤ دەڵێت لە کاتێکدا چاوەڕوان بوون لە دوای دروستبوونی ئەو کۆدەنگەی دروست بووە چالاکوانان ئازاد بکرێن کەچی دەست کراوە بە دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ چالاکوانانی دیکەش، بەوەش خەریکە هەرێم دەکرێت بە زیندانێک بۆ هاوڵاتیان. بەداخەوە هەرێمی کوردستان بە دۆخێکی ترسناکی پێشەرکاریەکانی مافی مرۆڤ تێپەڕەکەین. ئێمە پێشتر کۆمەڵێک وەکۆڵێ ترسمان هەبوو، کۆمەڵێ تێبینیمان هەبوو، بەڵام بەڕاستی لە ماوەی ئەم ساڵ و 2 ساڵەی ڕابردووە وەکۆڵێ بە کردداری ئێمە ترسەکانە بینین، یعنی هەم لە ڕاودونانی چالاکوانان لە لێپێچینەوەی یاسایی لە ڕۆژنامەنووسان لە شوزانم لە چالاکوانەی بواری مافەکانی مرۆڤ لە کاتی خۆپیشاندانەکانە پێشەرکاری زۆر مەترسی ڕوویە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک. ئێمە لە کاتی خۆیان وەکو ڕێکخراوەکان و وەکو ئەو لایەنانی کە گرنگترن بە بواری مافەکانی مرۆڤ ئێمە گوتەی خۆمان هەبوو، ترسەکانمان خستە ڕوو، بەیاننامەمان بڵاو کردەوە، لە گردبوونەوەکانە بەشدار بووین. بەڵام بەداخەوە ئەم دۆخەی ئێستا کە ئەمەی کە ڕوویان لە 16/2 ئەمە یعنی ئیتر وەکۆڵێ ئاراستەی هینەکە وازەحە، یعنی زۆر وازەحە بەرەو ئەوە ئەڕۆن وەکو چوزانم وەکو دەوڵەتێکی تۆتالیتاری، دەوڵەتێکی فاشی بەرەو ئەڕۆن ئیتر دەستکەن بە دادیایکردنی هاوڵاتیان و ئازادی خوازان لە هەرێمی کوردستانە، کەمە کارێکی زۆر مەترسیدارە. لەبەرەوەی ناکرێت ئەم شتە بۆ هەرێمی کوردستان ناچێت دەسەر، لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی کراوەیە، ئەمە وڵاتێکی چوزانم دیکتاتۆری داخراو نییە. ئەم وڵاتە چەنەها ڕێکخراوی نێودەوڵەتی و چەنەها قونسوڵەتی وڵاتانی تیا چاوی هەموو وڵاتانی دینا لەسەر ئەم ناوچەیە بە تایبەتی هەرێمی کوردستان. لە شاری سلێمانی چالاکوانان و ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان هەنگاوەکانیان چڕ کردوتەوە بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئازادکردنی سزادراوانی بادینان. ئەوانەشی لە دانیشتنی دادگایەکەدا ئامادەبوون دەڵێن ئەوەی بەرامبەر ئەو چالاک و ڕۆژنامەنووسانە کرا پێچەوانەی یاساکار پێکراوەکانی هەرێم و یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 بوو. ئێمە چاوەڕوانی ئەوە بوون کە لە دوای ئەم دروستبوونی ڕایگشتێ لە هەرێمی کوردستاندا لە دوای ئەو کۆدەنگیە گەورەی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ڕەتکردنەوەی بڕیارەکەی دادگا لە 16 شوبادا ئێمە چاوەڕوانی ئەوە بوون کە بڕیارەکە ڕەت بکرێتەوە و هەروە دادگای تەمیزی بە زووترین کات بڕیارێک لەو بارەیەوە بدات و بڕیارەکە ڕەت بکرێتەوە. لانی کەم سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیارەکە هەڵوەشێنەوە، ئەوان دەسەڵاتی ئەوان هەیە، بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی تێبینی دەکەین نەکەرجوێ لە ڕایگشتی ناکرێت، بەڵکو هەوڵ دەدەن خەڵکی تر زیندانی بکرێن. بڕیاری دەستگیرکردن بۆ چەند کەسێکی تر دەرچووە لە ماوەی ڕابردوودا، لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا. ئەمە زەنگێکی مەترسیدارە کە نەدادوەر نەدادگانە نە حکوومەتی هەرێم نە ئەنجومەنی ئاسایش لە وڵاتەدا نەگوێ لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەگرن، نەگوێ لە ڕایگشتی دەگرن، گوێ لە هیچ کەسێک ناگرن. ئەوەی کە ئێمە تێبینی دەکەین ئەوەیە کە دانەوێت زیندانێکی گەورە لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت، هەر کەسێک کە دەنگی ناڕەزایەتی هەڵبڕێ، هەر کەسێک کە قسە بکە بخرێتە ناو ئەو زیندانە گەورەیەوە. بڕیارە دادگای تێهەڵچوونەوە بە بڕیاری دەستگیرکردن و سزادانی چالاکان و ڕۆژنامەنووسانی دوهۆک و بادیناندا بچێتەوە. هەمووان چاڕوانی ئەوەن دادگا بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەڵبستێت و سزاکان هەڵبوەشێنێتەوە. هاوکات لەم چەند ڕۆژەدا بڕیاری دەستگیرکردن بۆ 3 چالاک و ڕۆژنامەنووسی دیکەی بادینان و دوهۆک دەرکراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.